بەیانی ئێمە هەردووکمان بۆ نوێژی هەستین دوایە خەوتینەوە بەس ئەو بەیانیان عادەتەن کە هەڵدەستا لە خەوێ ئیتەرەکەی پێ دەکرد ئەو بەیانیش دیارە هەر بە هەمان شێواز بوو بەڵام ئێمە خەوتینەوە کە خەوتینەوە نازانم ئەو عادەتەن بەیانیان کە خواردنی حازر دەکرد یانی نەدەخەوتەوە پێم سەیرە کە من هەستام لە خەوێ لە نێو دوو کەڵ و لە نێو یانیەوەیەکی گەورەدا بووم لەو دیوە جیرانەکان لە دیواریان دەدا زۆر بەدڵنیایەوە کە هاتمە دەرێ وتم خێزانم حتمما هاتوۆتە دەرێ کەڕام کرد یعنی بە تەنگە نەفەسیەوە هاتمە دەرێ کە سەیرم کرد دەرگام کردنەوە خێرات چوم بەو جیرانانە هاوارم کرد کایە فریامانکەون ئێدی نەمتوانی بێمەوە ژوورێ لەبەر تەنگە نەفەسی و لەبەر زۆری دووکەڵەکەی لەسەردادا تەنیا دووکەڵ بوو نازانم دو ساڵ و چەند مانگێکە خێزانەکە دوودیان بوو؟ بەڵێ 6 مانگونی بوو ئەو نزیکەی 6 بۆ 7 جار ماڵەکەم سووتێ سێم جار خۆت لە کوێ بووی ئەو کاتاکە خەوت بووم لە ماڵ بەڵێ بەڵێ بەڵێ